لەوانەیە پرسیارێک لای هەمومان دروست بێ، باشە بۆچی ئێمە دڵخۆش نین؟ باشە بۆچی ئێمە دڵمان ئارام نییە؟ بۆچی زۆربەی کاتەکانی ژیانمان بە خەمباری و خەم و خەفەت بەسەر دەبەین؟ هۆکاری چییە؟ ئەم خەڵکە دڵخۆش نییە. خوا ناز و نیعمەتی زۆری بەسەر خەڵکە ڕژاندووە، بەڵام خەڵک دڵخۆش نییە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە هەڕەشەیەکمان لێ دەکات، دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. هەر کەسێک پشت لە دینەکەی من بکات، هەر کەسێک پشت لەوە بکات کە منی لە یاد بێ، واتە من لەبیر بکات، هەر کەسێ لە پەیامە پیرۆزەکەی من لا بدات، لە قورئان لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لا بدا، وعد بێ ژیانی لە دنیادا تەنگ و ناخۆش بکەم. بۆچی ئەمڕۆ خەڵکە وای لێ هاتووە؟ نوێژ ناکە ئەڵێ دڵم تەنگە، نوێژی بەیانی هەر ناکە ئەڵێ دڵم تەنگە، سافیرەیە ئەڵێ دڵم تەنگە، خوا ناناسی ئەڵێ دڵم تەنگە، لە کاتی حرامی و گوناه و تاوانە خوای لەبیر نییە دەڵێ دڵم تەنگە. خوا وعدی داوە هەر کەسێک پشتی لێ بکە، ئیتر بە کاملی پشتی لێ بکە یا بەشێک پشتی لێ بکات. خوا لە دنیا ژیانی ناخۆشەکە و پڕێکا لە خەم و خەفەت و کێشە و مشکلە و دەرد و پەژارە. ئەمڕۆ مەریاتۆ ئێمە کاتی ئەڕۆتە ماڵەکانمان سەیری ڕەفتارەکانی خۆمان دەکەی، ئەو کاتە دەزانی ئێمە چەندێ لەو دینی خوا و دوورین. ئیمامی ابن کەثیر ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ خوای گەورە وعدی داوە هەر کەسێک پشت لە دینەکەی بکات، کەم یا زۆر، بەپێی ئەو پشتکردنەی، بەپێی ئەو ئیهمالیەی خوا ژیانی لە دنیا ناخۆشەکات. بۆیە دەبینی ئەو ئینسانە دڵخۆش نییە، دنیای پڕە لە کێشە و مشکیلە، لە خەم و خەفەت.